کە سوکاری ئاکار جەبار و هەرێم عەلی کە لە خۆپیشاندانەکانی مانگی ڕابردووی سەی سادقدا شەید کران لە دادگای قەزاکە سکاڵایان لە سەر بەرپرسانی ئیداری سەی سادق تۆمار کرد کە سوکاری هەردوو شەید لە بەیاننامەیەکی ئاوبەشدا داوای دەست لە کارکێشانەوەی بەرپرسانی ئیداری و ئەمنی قەزاکە دەکەن. هەروەها داوایان کرد یاسا سەروەر بێت و بە زووترین کات بکوژانی کوڕەکەیان دەستگیر بکرێن و کەمتەرخەمی لە دۆسیەکەدا نەکرێت. دیارە ئەمڕۆ لەسەر داوای کەسوکاری هەردوو شەهید کاکە ئاکار و کاکە هەرێم کەسوکاریان و ئێمە وەکو پارێزەران خۆبەخش لە سلێمانی و سەی سایق سکاڵای یاساییان تۆمار کردووە دژی هەموو ئەو کەس و لایەنانەی و ئەو بەرپرسانەی کە هۆکار بوون یاخود کەمتەرخەم بوون لە ڕژانی خوێنی ڕۆڵەکانیاندا. ئێمە وەکو پارێزەران خۆبەخش و پەرلەمانتارانی بەڕێز و هەموو چالاکوانان ئەمڕۆ هاوکار و پشتیوانی دادگا ئێمە سکاڵای یاسایی خۆمانمان تۆمار کردووە کە سکە و ڕێگە ڕاستیەکەی خۆی بگرێت. ئێمەش داوامان بەزەوەیە یاسا سەروەر بێت، ئیتر بەسە کوڕکوژن، ئیتر بەسە خوێن ڕشتن. ئێمە سکاڵای خۆمانمان کردووە ئیتر بزانین دادگا تاکوێت لەگەڵمان دێت. چالاکانی سەی سادق داوا دەکەن کەیسی ئاکار جەبار و هەرێم عەلی و کەیسی شەید بڕیار فرامۆش نەکرێت کە تا ئێستا بکوژانی دەستگیر نەکراون. چالاکوانێک دەڵێت ئەگەر بکوژانی خۆپیشاندانەکانی ساڵانی ڕابردوو بە سزا بگەێنرایانایە ئەوە جارێکی دیکە دایکان جەرگسووتاو نەدەبوون. دەبێت ئێمە لەم دادگایەوە ئەم کەیسان یەک لای بکرێنەوە. ئەمە خواستی ئێمەی چالاکوانن، خواستی خەڵکی سەی سادقە و شەرمەزاری بۆم دەسەڵاتە تاکو ئێستا دوو خوێن ڕژاوە دوو گەنج شەید بووە یەک بەرپرسی ئەم شارە نەگۆڕاون. یەکێک لە خواست و داواکاری ئێمەی چالاکوانانەوەیە دەبێت بەرپرسانی ئەم شارە بگۆڕێن، دەبێت هەرچی زووە بزانن ئەم گەنجانە داوای چیان کردەوەی ماف و حەقیان کردو بۆ ئەم شارە. ئەوان بەلولەی تفەنگەکانیان وەگەمیشە چەتە و مافیا ئاسا خوێنی خەڵگە ڕێژن. لە حەوتی مانگی ڕابردوو خۆپیشاندانی بەرفراوانی هاوڵاتیان لە قەزای سەی سادق و چەندین ناوچەی دیکەی هەرێم دەستی پێ کرد و بۆ ماوەی چەند ڕۆژێک بەردەوام بوو. تێیدا حەوت خۆپیشاندەر شەید بوون کە دوانیان دوو لاوی تەمەن 13 ساڵ و 16 ساڵی قەزای سەی سادق بوون. سوێ محەممەد، کەناڵی پەیام، سەید سادق.